هەموو هاوبن بە یەک ئاواز ئازادی دەکەین باڕێباز بۆ دادپەروەری بانی یاس بۆ خەبات دەکەین بانگاواز ئێمەین هەموو دەکەین ئافراد لەژێر دەستەبوونی ئافراد دەڵێین If I can't give
أوجنا دست خوش. زۆر سپاس. 8 مارس خوشکی یەکەم کوڕە قوربانی ڕاپەڕینە. 8 مارس یەکەم دایکە هەموو ساڵە یەکەم گوڵ ئەدا لە قژی. 8 مارس یەکەم خوێندکاری کچە بە هەزاران زمانە دوێ. 8 مارس ژنە هاوسەری حوزەیرانەکەی ئێمەیە. 8 مارس دەستگیرانی تازەترین شعری منە. ئەمڕۆ چرکە و دەقیقە و سەعات مێینەی. ئەمڕۆ وڵاتەکەم مێینەیە. ئەمڕۆ هەموو جیهان مێینەیە. ئەمڕۆ تەواوی ژیان مێینەیە. ڕۆژی 8 مارس مێژووی کۆدەنگی خەباتی پرسەوەری ژنانە لە پێناوبەتی هێنانی ماف و ئازادی و یەکسانی و دادپەروەری کۆمەڵایەتی و دژی سیستمی باوک سالاری و سەرمایەداری و چینایەتیە. خەباتی ژنانی کوردستان کە بەشێکی دانەبڕاوی بزوتنەوەی ژنانی جیهانە هەمیشە لە خەبات و تێکەوشان بەردەوام بووە. چ وەک ژن و چ وەک کورد توانیویانە دژ بە بیر و هزری کۆنەپەرستی بجەنگن و هێز و توانای ژنان بسەلمێن و ئەمڕۆژ خەباتی ژنی کورد بۆتە سمبولی خەباتی ژن و دروشمەکانیان بۆتە دروشمی جیهانی. ئامادە بوان. ئێستا چالاکی دووەمی هونەریمان پێشکەش دەکەین کە نمایشێکی شانۆیی بێدەنگە بە ناونیشانی تەرازوو. ئامادەکاری موزیک و بەڕێوەبەری شانۆ بەڕێز ئالان مەریوانە، دەرهێنەر بەڕێز گۆران سەرگەڵۆیی، بە بەشداری خوێندکارانی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی بەشی شانۆ پێشکەش دەکرێت. با بفەرموون.
هەموو هاوڕێن بە یەک ئاواز ئازادی دەکەین باڕێباز بۆ دادپەروەری بانیاز بۆ خەبات دەکەین بانگاواز ئێمەین هەموو دەکەین ئافراد لەژێر دەستەبوونی ئافراد دەڵێن ناهەرگیز بۆ ستەم نەبۆ ژینێکی بێبەرهەم هەشتی ماسی شەڕ ڕۆژەکانی بۆ ژنانی گشت جیهانی دەستپێکی نوێ بۆ هاوسانی بۆ دادپەروەری و بۆ یەکسانی دەبابە هاوسەنگی بژی ئەستەنگی پێشکەوتن نەبی پیاو